پێشانگای نێودەوڵەتی سلێمانی. کۆمپانیای ئەتلەس لەسیل لە پێناو پتەوکردنی پەیوەندیە بازرگانیەکان لە نێوان کۆمپانیان ناوخۆییەکان و بیانیەکان ئامانجێتی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بکاتە پردی پەیوەندی و سەکۆی کۆکردنەوەی بازرگانان و کۆمپانیەکان لە ناوخۆ وڵاتانی دەرەوە و بەهێزکردنی جوڵەی ئابووری لە هەرێمی کوردستان بە تایبەت سلێمانی، بەهێنان و بانگهێشتکردنی کۆمپانیا و سەرمایەدارانی وڵاتانی دەرەوە و ناساندنی براندە جیهانیەکان لە پێشانگا. پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لە ساڵی 2006ەوە دروست کراوە. لە دوای چەند ساڵێک لە دروستکردنی لەلایەن کۆمپانیای ئەتلەس لەسیلەوە لە 30 2007 پێشنیار کرا تا نۆژەن بکرێتەوە و فراوان و گەورە بکرێت بە شێوازێک لە ئەست پێشانگا نێودەوڵەتیەکاندا بێ و بکرێتە دەروازەی جوانکردن و ئاوەدانکردنەوەی شار و وڵات. لە دەستپێکی مانگی نۆی 2018 ئەم پێگەیە لەلایەن ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانیەوە بە پێی گرێبەستێک ڕادەستی کۆمپانیا کرا و لەلایەن کۆمپانیاشەوە کاری نۆژەنکردنەوە و فراوانکردنی بۆ ئەنجام درا. پێشانگای نێودەوڵەتی سلێمانی دەکەوێتە بەشی ڕۆژاوای سلێمانی و لە شوێنێکی بەرز و دڵگیری شاردایە کە دەڕوانێ بەسەر سلێمانیدا و پانتاییەکی فراوانی هەیە کە لە چەندین هۆڵی گەورە پێکدێ و سەرجەم خزمەتگوزاریەکان لە خۆ دەگرێت لە شوێنی گەورە و فراوان بۆ ئۆتۆمبیل، باخ و سەوزایی، ڕێستۆرانت و کافێ، مزگەوت، هۆڵی کۆبوونەوە، ئۆفیس، چەندین جێگا بۆ حەوانەوەی هاوڵاتیان و هەموو ئەو کۆمپانیانەی کار و پرۆژەکانیان لە پێشانگا نمایش دەکەن. لە دوای وەرگرتنی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی، کۆمپانیا توانی چەندین چالاکی گرنگ لە پێشانگا و فێستیڤاڵ ڕێک بخە کە لە هەنگاوە یەکەمەکانی ئەم بوارە بوون لە سلێمانی. یەکەمین فێستیڤاڵی بەهار بە دروشمی بەهارێک لە هەرزانی لە 1 تا 11 2018. دووەمین فێستیڤاڵی بەهار لە 23 تا 3 2019. یەکەمین دیداری کوشتوکاڵ و ئابووری لە 29 2019 بە دروشمی ژیانەوەی خەڵک و خاک. یەکەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لە 14 تا 23 2019. فێستیڤاڵی پاییز لە 27 تا 3 2019. یەکەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کوشتوکاڵ و پیشەسازی خۆراک لە 12 تا 13 2019. یەکەمین پێشانگای تایبەت بە کۆماری ئیسلامی ئێران لە کۆتا ڕۆژەکانی ساڵی 2019. چوارەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 2020 لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بەسرا. وێڕای وەسانی چالاکیەکان لە ساڵی 2020 بەهۆی بڵاوبوونەوەی کۆرۆنا لە جیهاندا، پێشانگای نێودەوڵەتی سلێمانی توانی لە 18 بۆ 27 2020 دووەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بکاتەوە. کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ساڵی 2021 لە پێشانگا بەڕێوەچوو. سێمین فێستیڤاڵی بەهار لە 1 تا 4 2021. چەندین چالاکی تر بۆ ساڵی 2021 لە ساڵنامەی چالاکیەکانی پێشانگادا هەیە لە دووەمین پێشانگای تایبەتی کۆماری ئیسلامی ئێران لە 22 تا 27 2021. یەکەمین خولی پێشانگای پیشەسازی و بەرێنانی نیشتیمانی، دووەمین خولی پێشانگای کوشتوکاڵ و پیشەسازی خۆراک لە 15 تا 18 2021. سێمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لە 18 بۆ 27 2021. پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بردی پەیوەندی کۆمپانیا ناوخۆی و بیانیەکانە و دەروازەی ناساندن و بازاڕکردنە. جێگەی ناساندنی تەکنەلۆژیای سەردەمە بە هەمووان و نزیککردنەوەی دووریەکانە. بوونی پێشانگای نێودەوڵەتی لە هەر شارێک هێمای نێودەوڵەتی بوونی ئەو شارە نیشان دەدا و شار بە نەخشەی ئابووری و جوڵە بازرگانیەکانی جیهان دەبەستێتەوە. هەر بۆیە بە گرنگیەوە لە گەورەبوون و فراوانبوونی پێشانگا دەڕوانین و کار بۆ ڕێخستنی چالاکیە جۆرا و جۆرەکان دەکەین
کە هۆکارن بۆ جۆڵاندنی بازاڕ و دابینکردنی هەلیکار و ناساندنی بەرهەمە ناوخۆییەکان و براندی کۆمپانیەکان. هەر بۆیە دەڵێین بەشداریکردن لە پێشەنگا واتە دەرفەتی بەیەگەیشتنی کۆمپانیەکان و هاوڵاتیان، ڕەخساندنی بواری ناساندن و نمایشکردن و پاراستنی براند و بەرهەمەکان، واژۆکردنی گرێبەستی کار و پرۆژەکان لە نێوان بازرگانان و کۆمپانیەکان، ئاشنابوون بە بازاڕ و ناسین و پتەوکردنی پەیوەندی لەگەڵ کڕیاران. پێشانگای نێودەوڵەتی سلێمانی.